کاکە چۆنن؟ باشێ؟ $1000 لۆ یەک بار بە تەلەفۆناتە تەنسیق بەبێ وەسڵ. إذا يجيك أمر من الوزير وأنت موظف بالسيطرة، شو تسوي أنت غير تنفذ أمر الجهة العليا؟ أولا حاوين نار حمي بسكيت باركرنن، بسكيتي تركيا بجنا عبور بده ورقة وبازة ورقة بسي ورقة. ده ورقة بازة ورقة. أما تاردر روجا أم بريزة تاردر روجا ليرة كيكي باركدور رجاي بينادن. سی کیلومتر ما بگەینە مووسڵ بەڵام ناوانەیە هەر 4-5 کیلومتری دیکە دەمینێ دەگەینە ئەو بازگەی عێراق کە پارە لە خەڵک وەردەگرێ. باشي اما كردستان بيشارين قناه كردستان بيشار لسر گومرگ ايرا گومرگي هي فيش ده بارا لا خلق وردگرين تريلو لوريا كامانيا هذا وكيل او تستجي عراقي ده انا تستبش ده سام لوين لوري ابا خروسيانه انت التليفون علينا وا ابا زور باش يعني است او لوريانا بار كرديا هم ايه بو رخيم يسلوانا تقولي بله او تليفون بو نايت حتى تليفون بك بجواره ويرى بريخوبته درباس يعني هسه تليفون لو موصل ده كان يعني بربرسك ده كان سيطري روسيا بك سيطري روسيا بله هذه التليفون تبقى بموره ريك جي بي تاوري ده كان اتفاق كم پاره دادن؟ $200 ده ورقه $1000 لو یک بار با تلفوناته تنسيق ببي وصل انقول ايرنا خلشي ايرنا ايوه تندور او قومرقا تقريبا 6 كيلومتر 6 كيلومتر او نيزكي ساتري بيش برقايه سنگري بيش برقايه سيطره بيش عربه باشا بين بلي اوي بارا ورده قريت شيء استخباراته حشد الشعبيه شبولي ودي استخباراته حشد الشعبيه مرورة اخر هيك مرورة استخباراته حشد همو خربونا هيك همو بينك دستان خوش بسر شاف ئێمە هەوڵماندا نزیک بین لە بازگەی عێراق بازگەی بەنداوی مووسڵ بەڵام خۆتان دەزان ڕێگان نادرێت چکۆ کارەکان زۆر بەنهێنی دەبی لەگەڵ کاکە هاموون سەرکێشیەک دەکەین دەمانەوێت لە ڕێ ئەو درۆنەوە لەگەڵ یەکێک لە ئەو لۆریانەی کە بار دەبا و لە ڕێی تەنسیقەوە یعنی تەنسیقی کردووە پارەی داوە دەمانەوێت سەیریکەین کە چۆن دەرباز دەبێت ئەوەی پارە دەدا دەربازی دەبێت بەڵام ئەوەی پارە نادا بەخوا حتا مانگێک بارەکەی دێڵنەوە دواتر ناچار دەبێت بیگەڕێنەوە بابزانین چ ڕوو دەدەن. هەموون گەیشتین بە پێم وایە ناوەندی بازگەکە لەسەر بازگەکەی قەرەباڵغیەکی زۆری سیارەبار هەڵگرەکانە باشە ئەوەی ئێستا دەبینن ئەوە بەڕێزامەوەی ئێستا خۆتان دەیبینن ئەوە چۆڵترین ڕۆژە ڕۆژ یەکشەم و دووشەم ئەوەندە بار هەڵگر زۆر دەبێت بازگەی هەرێمی کوردستانیش تێدەپەڕێنێ هەتا دەگاتە ئەو گوندانەی سەرەوە بەڵام ئێستا سێمین ڕۆژە ئەو دەواازەیە ئەو بازگەی عێراق کە پێی دەگوتێ بەنداوی مووسڵ چۆڵترە چونکە لە یەکشەم و دووشەم زیاتر ڕێگایان پێدەدەن دەگەڕێینەوە باشترە بۆی تووشی کێشە نەبین چونکە بەڕاستی ڕێگەمان پێ نادەن تەسویرکەن ئێمەش وەکو ڕۆژنامە نووس بۆی بەڵگەی تەواو بخینە بەردەم ڕایگشتی و بەرپرسان لە هەرێمی کوردستان و بەغدا پێمان باش بوو کە ئەم سەرکێشیە بکەین. بەس بۆ ڕیان
هذا الانسان مش تشوف ناقع هسه الحكومات بالسيطرة ليش؟ لجنة واحدة؟ يعني مو لجنة واحدة، لا لجان كثيرة كثير. هي لا تروح تتورط. تجي هنا منطقة حدودية جمركية تعتبر. يدخل السائق سونار خاف شيء ممنوع. ولي ابراهيم خلي شنو؟ مو حدود عراق. هاي احنا الحكومة تاخذ اجراء بهذا الموضوع. زي اذا يجيك امر من الوزير وانت موظف بالسيطرة، شو تسوي انت غير تنفذ امر الجهة العليا؟ غسان أو سائقة؟ أول شيء مشكلة هي أول حاوين نار حمي بسكيت باركرنن بسكيتي تركيا بيجنا عبور بده ورقة وبازة ورقة بسي ورقة ده ورقة بازة ورقة أزبطي بغدادي قال لي بغدادي باخذ شي درابة هيجدا يعني كيكي من دالان ده بندلن ده ورقة بازة لو قبل بتفكر كاتش تشتري بسكيتن بتزدي بسكويت بسكيت ليه ربي استهي أنا بي حمي بسكيتن بسكيت شيء بارا وردقري أو شيء بارا وردقري سيكري عربة وردقري اي باشا هذه منافيس فيها يا منافيس الشيء بقانوني هاتيه يعني منافيس تاخذ طريقه او كبره تعال ذنون تقريبا من يوم 25 بالشهر باشا ما دردشي ديكي ام برزا وقرب سر فرمو كيشي دبار كردوه اما كيكا كيا سيد كان كيكي من دالانا منافيس عندك منافيس موجود اقدر اشوف باشا ضلي منافيس شميل اما تارد الروجا ام برزا تارد الروجا ليره كيكي بار كردوه ريقاي بينادن اخر اگر اما بلانجيري نبي لدجي هرمي كردستان سمعنا شي ترهل دقري اما منافسيتي اما لا ابراهيم خليل وداخل بوا بشوي شي قانوني بلا ما وان امدنين ايش قد تقدر تدفع هسه انت؟ ما اعرف ساعه يقول لك اخذ فلوس ساعه يقول لك ما تاخذ فلوس كل سنه حكايه ما تعرف الحكي وما تمشي يعني ما تعرف شو يردون منك ما تعرف ما اعرف كل شيء ما بس بعض السواق يقولون احنا ننطي فلوس 10000 دولار 500 دولار ما تعرف شنو الفيلم مالتهم ما تعرف هسه شو تسوي انت؟ والله واقف انا من الحلال يعني صار تقريبا هنا 14 13 يوم شي حليه مريزه 14 يوم اي والله صار عليه فرق الحمد صار عليه الدنيا كلها شو تسوون هسه هسه شغل السيارات روح رجع الحمد وين؟ زاخو؟ اي والله يا مان ناسان دڵێ ئێستا دەبی بگەڕێینەوە زاخۆ بەڕاستی ئەمە کارەساتێکی دیکەی پێویستی بە چارەسەرە دەبێت لایەنی پەیوەنددار لە هەرێمی کوردستان ئاگاداری ئەو کێشەیەک گەورە بێت. ئەم بۆڕیانە چیە لێرە ڕەوەستاوە؟ کاکە ژیان ئەوە چنگۆ معمەل لە هەولێرێ هەتە چێکردن ئەو بۆریانە و ئەو بۆریانە چنگی لە معمەل هەولێرێ هەتە چێکردن دەرباس ناکرد بۆ میسل گمرک قبیل ناکرد بێژە ممنوعە ئەوە قبیل ناکرد ئەلا هەگە بە اتفاقی بە 25 وەرەقە 24 وەرەقە اتفاق گەر گمرکی گدی دەرباس کن لازمە اتفاق بێت لازم اتفاق بێتە ترتن بەس ئەو بەرهەمی ناوەخۆی عێراقە لە هەولێرێ هاتێ چێکردن ژبەر چێ ڕێگا نادەن ئەوە چنگی معمەل لە هەولێرێ هاتە چێکردن بێ لە اتفاق دەرباس بێت یعنی هەر کارگەیەکی هەولێر بەرهەمەک چێ نەبەس هەولێر چه هەولێر بێت چ دهۆک بێت چ سلێمانی بێت قبیل ناکرد چه کار هاتە چێکردن لێرە قبیل ناکرد لە بە اتفاق دەرباس باشە ئەو بڕاستی ئەو باندۆرەکی زۆر هەیە لەسەر ینی کێشەیەوی مەزنن لەسەر هاوڵاتی و لەسەر کارگەیە ئارێ وەڵە کێشەکی مەزنە خودی نەبس ئەغەژی نەبس بۆری گەلک مەسانعات مێ هەولێرێ چ دهۆکی بێت گەلک تش نەبس بۆری گەلک حەلەویات خۆ دەرباس ناکەن حەلەویات حەفازە هەندێک جارە موافقە بۆوان تێت ساعت دوێ شوێ سێ شەوێت موافقە هات ئەو چوو ڕێکنی دوو شەوێ ڕێکنینە هەندێک جارە بێرە ساحێ ڕاوستن لە تەلعا لە سێ ساحێت ڕاوستن ڕێکنینە ئەلە نەجا ساعت دوێ سوێت چێکردی بەڵام موافقە خۆ حاصل کرد موافقە بە پارە حاصل کرد سەدان لۆری لەم ڕێگایە وەستاون کە کەلوپەلی منداڵانیان بار کردووە ئەم خاوەن لۆریە دەڵێ مانگێکە وەستاوم ئەمە 14 ڕۆژە وەستاوە کێکی بار کردووە دەڵێن ناچارین لە هەولێر لە دهۆک لە زاخۆ بارمانێناوە بگەڕێینەوە شوێنی خۆمان کێشەکانیان یەکجار گەورن.
ئەو ئەشیانە هەمووی دێ لە بەسڕای دێ لە بەسڕای دێ گومرژی دەدرێ هەموو شتی خۆی دەدرێ دێتە سەیتەرێکر کوچێ تەمەشای گومرکەی دەکە هیچ مشکلێ نییە بەڵام جەماعەتی مووسێ دێن ئەشای دەکرن لێرە چەند سارە هیچ مشکلیان نەبووە بەس ئەو سار پێنج مانگەی سێ مانگاتە چار مانج دەبین ئێستا ساخەکە ناسن دەرێ ناسین بە هیچ نەوەچی دەرێکاکە بە بێزارین پێشە ساق بە 75,000 باری دەبرد ئێستا بە 150,000ش دەبا بێنە 150,000کەش لەو لای داوای پارەی لێ دەکەن بە کەرەچێدا دەبا سەیتەرەی ئەوەی برێن کەرەچێ هەر نیهایی نایارن دەبی دوور کەوتەوە بستە سەدی ئەوەی سەد مووسرا ئەوە ساکان زانس دەرێن بە سەد داچین یعنی ڕێیەکە دو ساعتش دوور دەکەوتەوە مشکلێن دوور دەکەوتەوە لەوێ پارەیان دەوێت پارەکە زۆرە پارەکە دیار نییە خۆ گومرگ نییە هیچ نییە چکە یەک گومرگە هەموو یەک گومرگە وەرەقیان سەرانەیە منەفێستیان پێشتیان پێ هیچ مشکلیان نییە ینی لە سەیتەرەکە بەلوشی وەردەگرن بەلوشی پارەکەی وەردەگرن و دایانەوە بەرچار تۆ پارەش نەدەی نییە سیارە بڕوە یعنی زۆر ئەنتیکەیە معقولە ئێستا منە هەولێرەینا کەرەک ئۆتە لێرەیە بە چل دەقەی کە یە دەگاتە مووسێ هەر نهایی بە کەرەچی ڕێیان قەتە کردیە ئەن قەستەشی تەواو بەس ئەوە لۆژیتیان بازاری هەولێرە تێکدەن یعنی بەڕاستی یعنی خەتەرتریشت ئەوەیە دەیانێ بازاری هەولێرە تێکدەن یعنی چایان بە هەولێرە نایە تازیرەکانی هەولێری ئێستا لە بەغدای بەقوترن تازیرەکانی هەولێری ئێستا لە مووسێ بەقوترن داوا لە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کێشەکە زۆر گەورەیە زۆر جددیە یعنی بەڕاستی تاسیراتش گەل زۆری لەسەر هەرێمی کوردستان خاستن شاری هەولێر یعنی هیچ معنای هەیە ئۆتۆ سەیتەرە لێرەیە با نی ساعتەشی دەکەی ناو مووسێ شای هیچ کێشەشی نییە هەموو ئەوراقیان هێشتیانەیە پارەیان دەیە گومرجیاندایە لە ئیبراهیم خەلیل بێ گومرگە هەدەگرێتەوە عێراق هەموو پارەکە لەو عێراق دەستەوە لەو دیسان پارەی بەلوشی وەردەگرێت یان بەبێ کتابی ڕسمی بێ هیچ شتێک یان بەڕاستی سایاحەکان هەموو بێئیش بووینە عەمەلەکان زۆری بێئیش بووینەوە عەمەلەکان زۆری موسلاوینە زۆری کوردن زۆری بەنگلادێشینە یعنی ئەوانە هەموو بێئیشن كاع حسين سوني باشا حالك كاتشي براي من سلامتي سلامتك اري او بارا ما جيش نجي تي بس هاتو كاكا كورونا ولا برام نجيشت لو خير تسبوا ما خاطري رينو رويشتين تشينو سيطري كركوشي كوتي دبي بتشي وصدي موصلي لبي قوم الجيمان صد شمالي هذا بتشي استا جولوي مبرو ببينا هزار سيارة لبي وهمو شي باريا گومرجی چی یعنی چه ما واسمانه دادی گومرگ کشتوی نیا هو خو کاکا و بس لو تونیا نلو همو اولیری ویلو همو اولیری دوچ او ایستا شکی تونیا مامستا راست خو ایستا حسین سایق معنا لاویا بارتن وستا بله بارما وستا او کنا 24 کا کامرا دیرانه یا کاک حسین سلاو لبه ماندو نبی سلاو لجنابش کامران حاج عمر پێشکەشکاری بەرنامەی چ باسە عزیز یا تۆ ئێستا لە چ بازگەچی بەڕێز دەکەم ئەمە لە سەیتەرەی سەدی مووسڵێنە سەدی مووسڵێ چەند ڕۆژە تۆ لە ڕێگای ئەم دوورێ چوینە کەرکوچێ و چوینە خازر و ئەو ڕۆژ چوینەوێ و ئێستاش داوای پارەی دەکەن دەڵێت تدفعلوا لە هەر ئەوەندەی زیاتر پێ ناڵێن تدفعلوا لە تدفعلوا لە مەنەفێستت پێ مەنەفێستی بەسڕایە چەند ڕۆژە تۆ لە ڕێگای ئەمە دوونێت پێرێ بارمانبار کردیا و دوونێش چوینە خازر و کەرکوچێ ئەو ڕۆژ چوینە سەدی مووسڵێ ئەدی لەوێن دەرە ڕێگایان پێ نەدان لەوێ ڕێت پێ نادا دەڵێ دەبی ئیلا پارەی بدەیت یعنی ئێستا ئەتۆ سیارەیە کاک کامەرە سیارێکەیە مەسەلەن 200,000یان دەبێت گەورەتر 300 حەسەب حەسەب ئەشیایەکە و کەمیە ئەشیای زۆری و کەمی بابەتەکان باشە ئەنگۆ مەنەفێس و پارەی گومرگی دەواازەکانی هەرێمی کوردستانتان پێ نییە؟ پێمانە مەنەفێستی خۆمانیان پێ بە عەرەبی یەک کەلیمەی کورد تێدانە مەنەفێس هەمووی بە عەرەبی نووسرایە هەمووی بەسڕایە دەڵێ ئەوە ناخوە مواد مطابق نییە ئەوە چ مەوادەکی بار ئەوە یاری منداڵان یاری منداڵان پارەوەیان پارەیان دەوێت پارەیان دەوێت یعنی ئێسانە کە بابەتی هەتا شیر بی عەفازە بی مەواد غەزایی بی پلاستیکی بی کارەبایات بی ملازمە نەقیبە لەناو سێتەڕێ تەنسیقاتە 200-300 حەسەب باری گەورە و گچکە پیکاب 100,000 دەوێت کیا 150,000 دەوێت مستەر بۆشی بی 200-300,000 دەوێت جگە لە کرێەکەی ئەوەش بتە باگرانێکی زۆر سێ مانجیڕێکە بازاری هەولێر تەواو شلەژایە و سستێکی زۆری پێوە دیارە
ماوەیە کە بەغدا دوو جۆرە باچ لە خەڵکی کوردستان وەردەگرێت یەکێکیان لە دەواازەکانی عێراق وەرێمی کوردستان ئەوەی دیکەشیان بە نایاسایی لە بازگەکانی نێوان هەرێمی کوردستان و ناوچەکانی عێراق وەردەگرێت بەڵگەتان چێەوە بازرگانن دەڵێن دوو جۆرە باز دەدەین ئێستا بە تاکید کا کامەران ١٨ کاڵەکانی بازارەکانی کوردستان و عێراقیش کاڵای سینیە هەموو کاڵا سینیەکانیش بە لە ڕێی دەواازەی ئەم قەسرەوە داخی لەبن ئەم قەسریش دیارە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندایە بەڵام ئەوەی جێداخە بە ئاراستەکردنی پرۆسەی بازرگانی و ئابووری لە کوردستان دیارە بە دەست تێشی ئەنقەستە ئەگەرنە ئەمەوە بەڵگەی حاشا هەڵنەگیرەوە مەنەفێستەکانی بەسڕایە هەموو ئەو بارانێک کە لە بەسراوە دێ و مەنەفێستە ناخوا لە سەیتەرەکان و بازگەکانی حکوومەتی عێراقی کێشە و ئاڵنگاریمان بۆ دروست دەکەن بە ئاسان لێ ناگەڕێن بار و کاڵەکانمان بەرەو پارێزگایەکانی ناوەڕاست و باشووری عێراق بڕوا و لە ڕێگای نایەسایی دەبی بڕۆی پارە بدێت چەند لایەنێکی ئەڵا لێ بگەڕێن بارەکان ئاودیو ببی باش ئەمە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە ئەمە بازرگانێکی خەڵکی هەولێرە تیجارەت دەکات لە کەرتی یاری منداڵان پارەی داوە بە فەرمی پارەی داوەتە دەواازەی ئەم قەسر پارەی داوە کاڵای هێناوەتە هەولێر جارێکی دیکە بازرگانێ لە بەغدا لە مووسڵ لە شوێنی تر دێنە هەولێر کاڵاکە بکڕن بەڵام لە بازگەکان بە شێوەیەکی نایەسایی ئەمە گرینگە بۆ ڕایگەشتی بۆ بەرپرسان لە حکوومەتی هەرێمی کوردستان پێت وایە ئەمە بە ئەنقەزە وەکو خۆت بە دڵنیاییەوە بە ئەنقەستە لێ داواکارین بە جددی کاریگەریەکی زۆری کردیتە سەر پرۆسەی بازرگانی لە کوردستان. أنا بالنسبة لي اختصاصي تاجر لعب أطفال وأغلب الموصل يعرفونني صاحب محل منذ عام 1986 نعم ومستوردين من عام 1988 عندما أتينا إلى هنا فتحنا محلاتنا ومخازننا هنا أيضا وعندنا مخازن ومحلات في الموصل أيضا 2018 ظهر هناك نقطة جمركية في منطقة فلفل استمرت لمدة 3 أشهر تم بعد ذلك إلغائها نتيجة قرار رئيس الوزراء 1/8/2024 عادت نفس المشكلة تشكيل سيطرة منطقة سد الموصل وتجبر السيارات المتجهة إلى الموصل عن طريق أربيل أو دهوك بالتوجه إلى تلك السيطرة. المشكلة أن الإيجار السيارة أصبح مضاعف إضافة إلى عدم وجود تعرفة جمركية يعني من المعلوم أنه لا يوجد جمرك تدفع مرتان جمرك في دولة واحدة وحاليا لا يوجد شيء رسمي بالسيطرة سد الموصل مجرد دفع تحت الطاولة كما يقال. کاک جەوهەر ئێوە وەکولانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەراتی گشتی گومرگی هەرێمی کوردستان سەبارەت بەو بازگەیی کە دانراوە بەشێک لە بازرگانەکان بەشی هەرە زۆریان بە مەنەفێس لە بەسڕە ئەم قەسر لە زۆربەی دەواازەکانی عێراق بەرهەم دێنە نێو هەرێمی کوردستان و دەیانەوێت بیگەینەوە شوێنی خۆی لە پارێزگاکان دیکەی عێراق بەڵام وەک دەبینرێت لە بازگەی بەنداوی مووسڵ پارە لە خەڵک وەردەگیرێ ئێوە چەند ئاگاداری ئەم بابەتە سەبارەت بەو بازگەی تەمان تەنها یەک بازگە نییە دوو بازگەیە بازگەیەک لەسەر ڕێگای گەرمیانە بۆ سنوورەکانی باشماخ و گەرمیان و بازگەیەکیش لە سەدی مووسڵە بۆ زیاتر سنووری ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران بارەکان بەوێدا بڕۆن بۆ خواروی عێراق ئەو بازگانە گەڵ بڵێن حکوومەتی فیدرال ئاگادارە تاوان ناکرێ بڵێن ئاگادارنی بەڕەسمی بازگەکەیان داناوە بەپێی قراری ژمارە 13
2019 خودی خۆیان ینی حکوومەتی فیدرال یەکێک لە بڕگەکان نەمانی ینی نەهێشتنی بازگەکان بوو لە نێوان حکوومەتی فیدرال و هەرێمی کوردستان ینی خۆیان ئەو قرارەیاندا خۆیان پێیان باش بوو و خۆیان ئەو مبادرەیان کردەوە بە قرارێکی ڕسمی کە ئەو بازگانە لە نێوان هەرێم و حکوومەتی فیدرال نەمینێ لە مەسلحەتی و بەرژەوەندی هەردوو لاژ بوو ینی ئەو بازگەیە نەمینێت چکە ناکرێت لە ناو یەک وڵات حتا لە نێوان هەرێم و حکوومەتی فیدرالیش بی سنوورەکان سیادین ینی تۆ بڵێ کارکردن تێیدا هاوبەشە بەیەکەوەیە و بەپێی هەمان قرار بڕیار درا بە یەک خستنی پێناسەی گومەرجی لە ئێستادا ئێمە یەک پێناسەی گومەرجی پەیڕەوەکەین ئەوان لەوانەیە هەندێک جار هەندێک مەبارڕیان هەبی بۆ نمونە باسەکەن کە ئەو جیاوازی گومەرجی لە هەندێک کاڵا هەیە بەڵام تۆ کە بیت پێشێلی خودی قرارەکە بکەیت خۆت بیت دەستکاری بەهاو ڕێژە بکەیت لە لای خۆتەوە تاکلایەنە لێرەدا جیاوازی کەم و زیاد دەبی نەک هەر کەم زیادیش لەوانەیە هەندێزار وەرگیرابی لە لای ئێمە ئەوەی من دەیبینم کاک جەوهەر یعنی ئامانجەکە لاوازکردنی ئابووری هەرێمی کوردستان بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە ئەو بازگانە بە تایبەت من خۆم بە دوواداچوونم کردووە لە بازگەی بەنداوی مووسڵ بە ئیتفاق لۆریەکان بارەکانیان دەتوانن بگواستنەوە بە تەلەفۆن بڕێک پارە دەدەن بە بێ وەسڵ بەبێ هیچ حیسابێکی فەرمی ینی بەبێ ئەوەی کە بەڵگەیەکی حکومی هەبی بیسەرمێنی ئەم پارە بۆ بەخداشە سەرڕای ئەوەش کە ئەو پارە لە دەواازەکان بازرگانەکان دەڵێ ئێمە داومانە ئەوەی کە دەیدەین بە وەسڵ بێ و بێ وەسڵ بێ دوو جارە سەرانە وەرگرتنە لە ئێمە ئێوە چی دەکەن هەر چاوەڕێ دەکەن یعنی بەغدا بڕیارێک دەرکەیان لەسەر هێڵن بۆ چارەسەرکردنی ناکرێت تۆ لە ناو موئەسسەساتی ڕسمی دەوڵات پارە وەربگیرێ بەبێ ئەوەی پسوولەی پێ بدرێ بەبێ ئەوەی هیچ شتێکی ڕسمی پێ بدرێ تۆ حکوومەتی فیدرالیش بڵێ ئاگادار نیم یاخود بە ئاگای خۆی نیشان بدە وە خۆی لە خۆیدا وەکو باست کرد دەبێتە ئەرقالە دروستکردن بۆ ئابووری هەرێمی کوردستان ئەوەش یەکێکە لەو بابەتانێک کە حکوومەتی فیدرال دائیمە لە هەر سێکتەرێک لە هەر بابەتێکی دیاری کرا و دەیەوێت ئەرقالە بۆ هەرێمی کوردستان دروستکە بۆ ئابووری هەرێمی کوردستان دروست بکە بۆ ئەوەی هەرێمی کوردستان پێش نەکەوێت دەستێتە ئەو قالبەت کە بە شێوەیەکی ڕسمی نییە بە شێوەیەکی عەشوایی و سەرانە سندنە وەکو بازرگانەکان باز دەکەن کە ڕاگرتن تاخیرکردن پارە وەرگرتن ڕسومات وەرگرتن بەڵام بەبێ ئێوە ڕازی لە سەرمانەوەی ئەو بازگانە نەخێرێ مەسەروی خۆمان ئاگادار کردوتەوە لێژنەی تایبەت ڕاست پێدراون بۆی لەگەڵ بەغدا قسە بکرێت و چارەسەرێکی ئەو بابەتە بکرێت ئەگەر بە کاتیش بی ڕابگیرێت تاکو ئیتفاق دەکرێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال. دانانی دوو بازگەی نایاسایی و وەرگرتنی سەرانە لە بازرگانانی هەرێمی کوردستان ئەگەر زیانی زۆری بۆ ئابووری هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت هەبێت ئەوە زیانی بۆ هاوڵاتیانی عێراقیش هەیە کە ئەو کاڵایی لە هەولێر و هەرێمی کوردستانەوە دەچێت تا عێراق بۆ هاوڵاتیانی عێراقی نرخەکەی گرانتر دەبێت چارەسەر وەک بەرپرسان لە بەڕێوەبەرەتی گشتی گومرجی هەرێمی کوردستان باسی لێوە دەکەن لەسەر هێڵن سەرۆکی حکوومەت لەگەڵ بەرپرسانی بەغدا لە گفتوگۆدایە بۆ چارەسەرکردنی بنەڕەتی ئەو بابەتە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.